دین بە ئارەزووی من و تۆ نییە. دین ئەبێ بەو شێوەیە بیگرین کە خوا خۆی ئەوێ، نەک بە زەوقی من و تۆ. نوێژی نیوەڕۆ 4 ڕەکعەتە، دەفەرموو جەنابێ هەتا 6 بکە دەی. بە عەقڵی من بێ 6 باشترە لە 4. دوو ڕکوعی زیاترە، 4 سوجدەی زیاترە، 2 تەحیاتی زیاترە. دروستە نوێژی نیوەڕۆ من 6 ڕەکعەت بکەم؟ دروستە نوێژی بەیانی لە جاتی 2-4 بکەم؟ بۆ دروست نییە؟ چونکە خوای گەورە وتوێتی ئەبێ نوێژی بەیانی 2 بێ، نابێت 4 بێ. بە عەقڵ نییە، بە وەحیە. پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەو چۆنی فەرموو ئەبێ بە قسەی ئەو کەی، نەک بە زەوقی خۆ بکەی. دیناری بە زەوقی من و تۆ نییە. چی و بەدڵ بوو لە دینا وەریگریت و چی و بەدڵ نەبوو ڕەتی کەیتەوە. ماڵی موسڵمانی ئێمەیە، دایکە نوێژەکە، باوکە نوێژەکە، هاتوچۆی مزگەوت و جەماعەت دەکا، کەچی کچەکەی لە تەپی سەرێ و تاکوبەری پێی ڕووتاینێرێ بۆ مەکتەب کردوێتی بە بووکە بارانە. باشە ئاخر ئیمانێ بە نوێشەیە چۆن ئیمانە بە حیجاب نییە؟ چۆن ئیمانی بەخۆ داپۆشینیە کە 5 ئاەتی قورئانی لەسەر هاتوۆتە خوارەوە لە دگەڵ دەیان حەدیثی پێغەمبەر سەڵڵەهو کە پێغەمبەر سەڵڵەهو فەرمێ هەرج ئافرەتێک لە ماڵ بڕواتە دەرەوە خۆی ڕوت کردبێتەوە، خۆی ڕازاندبێتەوە، بۆنی خۆشی لە خۆی یابێ، هەتاکو ئەگەڕێتە ماڵەوە چی مەلایکەتی عەرز و عاسمان هەیە لەعنەت لە ساحێبێکن ئینجا لە خۆی. باشە خۆ هەمووی ئەو کچانەی کە ئێنە دەرەوەن بۆ مەکتەبی کچانەیان بینی هەمووی لە ماڵە موسڵمانەکان دێنە دەرەوە. خۆ لە ماڵی جوولەکە و مەسیحی نایەنە دەرەوە. ئەی کوانم دایک و باوکە؟ هەر ئەڵێ قەیناکە خوا بەڕەحمە با توونی نەکەی لەسەریان. ئیمانە بە نوێژ و ڕۆژۆکەیە بەڵام ئیمانە بەوایان نییە. ئەی نازانی ئەوەش ئەمری خوا و فەرمانی خوایە؟ ئەی چۆن نەچیتەوە بەردەمی خوا؟ بۆ قوڕەکەی بەسەر ئەولایەکەی خۆشتا. با دین بە ئارەزوی خۆمان وەرنەگرین. کاکە سەحابەی پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم کە هاتنە خزمەت پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم شایەتمانیانەیە ناو موسڵمان نەبوون، چۆن جلەکانی بەریداکەن. ئاوا هەرچی بیر و باوەڕ و ڕەفتار و ئەخلاقی جاهیلێتیشە بوو هەمووی داکەن و فڕێیە. ئەی بازانم ئەم دینە تازەیە چییە فەرمێ؟ سەر و سەرچاو. خوای گەورە بەچی وەفی سەحابەکانی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم بەوەی کە حەج ئەمریکیان بۆ هاتبیان و سەمیعنا وەئەطەعنا غوفرانەکە رەبەنا وإیلیک المەصیر. خوایە بیسمان ئەمرەکەتمان پێگەیشت، ئەوە گوێڕایەڵی بووین بەبێ دەمەدەم و چەند و چوون. خوای ئەگەر نەقسیرێکیشمان هەبوو، ئەگەر نوقسانێکیشمان هەبوو کەم تەرخەمێ خوای لێمان ببوونیت. ئەمە ئەخلاقی سەحابە و ئەبێ ئینسانی ئیماندار بێت.